لە هەرێمی کوردستان قەیرانی دامەزراوەکانی دەسەڵات مێژوویەکی قوڵی هەیە و بۆ دوای ڕاپەڕین و سەرەتای دروستبوونی ئیدارەی قەوارەکە لە ساڵی 1992ەوە دەگەڕێتەوە. هەرێمی کوردستان کە تەمەنی خۆبەڕێوەبەری سێدەیە هیچ هەڵبژاردنێکی پەرلەمانی کوردستانی لە کاتی دیاریکراوی خۆی لە دوای 4 ساڵ ئەنجام نەدراوە. لە یەکەم کابینەشەوە تا کابینەی پێنجەم لە ساڵی 2006 لە هەرێمێکی سێپارێزگاییدا 2 کابینەی حکومی و 2 دامەزراوەی یاسایی و پێشمەرگە و پۆلیس هەبوون. سەبارەت بە پەرلەمان دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم بوو کە دوای 3 جار لە دواخستن لە 20 دەی 2024 بەڕێوە چوو. ئێستا دوای تێپەڕبوونی 1 ساڵ و 1 مانگی تەواو بەسەر پرۆسەکەدا نەتوانراوە کابینەی حکومی ئەو خولەی پەرلەمان کە کابینەی دەیە پێک بهێنرێت. پێشتریش کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دوای تێپەڕبوونی 253 ڕۆژ بەسەر هەڵبژاردندا لەدایک بوو. کابینەی هەشتەمیش دوای 270 ڕۆژ لە هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان پێکهێنرا. خۆڵخێنەر و گرێکوێرەی قەیرانەکان کە بەردەوام ڕۆیان لە قەوارەی هەرێمی کوردستان و خەڵک و ئەزموونەکەی کردووە پارتی وێکێتین. ئێستا شەوان لەسەر پشک و بەشی خۆیان لە کابینەیدا ڕێک ناکەون و سەبارەت بە داواکاری بەش و پۆستەکانیان دوای چەند کۆبوونەوە هێشتا لە بازنەیەکی بۆشدا دەخولێنەوە. جەوهەری ناکۆکی پارتی وێکێتی لەسەر نەگەیشتنە ڕێکەوتن لەبارەی کابینەی حکوومەتەوە ئەوەیە یەکێکیان دەستی لە جونگە سەرەکیەکانی دەسەڵات گیر بووە و دەوڵەتی قوڵی تێدا دروست کردووە و نایەوێت لە دەستی بچێت. ئەوەی دیکەشیان دەیەوێت ئەوەی چەند ساڵێکە بەوەی کێشەوەل و مەرجانیە خۆیەکانەوە لە دەستی چووە قەرەبووی بکاتەوە. لەو گوریز پچڕێنەشدا حکوومەت و دامەزراوەکان بەسەر چوون و بەڕێوەبردن و تەخشان و پەخشانی بودجا بێت چاودێری پەرلەمان ماونەتەوە و کابینەی نوێیەمیش تەمەنی لە بەسەرچوونیش تێپەڕیوە و ئێستا 6 ساڵ و 4 مانگ زیاتریشە. قەیرانی دامەزراوەکانی هەرێمی کوردستان تەنیا لە دواخستنی پێکهێنانی کابینەکاندا کورت هەڵنەهاتووە، بەڵکو دەیان ساڵە بە حیزبیکردنی هێزی پێشمەرگە و دامەزراوە ئەمنیەکان داخستن و پەخستنی پەرلەمان و ناردنە ماڵەوەی وەزیرەکان، دواخستنی هەڵبژاردن و بێئەرزشکردن و تۆغبوونەوەی دوو ئیدارەیی لە سیما دیارەکانی دەسەڵاتی حیزبیانەی یەکێتی و پارتین. بەم حاڵەشەوە لە نێوخۆدا لەگەڵ هیچ هێز و لایەنێک نێوانیان خۆش نییە. کۆڕبەند و کۆنگرە و دیدار بۆ ئاشتی و پێکەوە ژیان دەبەستن و لە بەغداد و ئەنقەرە و واشنتۆن و پاریسەوە میوانی بۆ بانگێش دەکەن.